ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوەڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. چوارەمین هەفتەی هێرشە ئاسمانی و موشکیەکان بۆ سەر شارەکانی ئێران. بەردەوامی شەپۆلی سەرکوت و دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە ئێران. بارکەوتنی زیانی بەرفراوان بە ژێرخانەکانی ئاو و کارەبای ئێران. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە کۆڵن دژ بە کوشتار و سەرکوت لە ئێران. و پێنجەمین ساڵی قەدەغەکردنی خوێندنی کچان لە ئەفغانستان. چوارەمین هەفتەی هێرشە ئاسمانی و موشکیەکان بۆ سەرشارەکانی ئێران. هاوکات لەگەڵ توندبوونەوەی گرژیە سەربازیەکان، راپۆرتەکان باز لە ڕوودانی تەقینەوە و هێرشی ئاسمانی و موشکی لە چەند شار لەوانە تاران، ئیسفەهان، ئەهواز و ڕۆژئاوای ئێران دەکەن. بە پێوێنانی کە بڵاو کراونەتەوە، ناوچەکانی باشووری سپاهان شەهر لە ئەسفەهان کراونەتە ئامانجی هێرشی موشکی. هەروەها راپۆرتگەلێک دەربارەی هێرشی ئاسمانی بۆ سەرناوچەی دەماوەند بڵاو کراونەتەوە کە دەوترێت بارەگایەکی سەر بە سپای پاسداران لەوێ کراوەتە ئامانج لە تاران وێنەی هێرشێکی ورد بۆ سەرباڵەخانەیەک لە یەکتر بڕی شەقامەکانی بزورگمێهر و فەڵەستین بڵاو کراوەتەوە کە نیشانەی وردی باڵای ئەم هێرشانەیە لە پێکانی خاڵ دیاریکراوەکاندا. هاوکاتیش راپۆرتەکان باز لە ئەنجامدانی لانی کەم 5 هێرشی یەک لە دوای یەک لە ماوەی چەند چرکەیەکدا دەکەن بۆ سەر سایتێکی کۆگاکردنی موشک لە ڕۆژئاوای ئێران. بۆ تێ سەرچاوە نافەرمیەکانیش ئەم هێرشانە بوونەتە هۆی کوژران و برینداربوونی بەرچاوی هێزەکانی یەکەی موشکی و زیانی توندیان بە ژێرخانە پەیوەندیدارەکانی موشکە بەلیستیکیەکان گەیاندووە. بەردەوامی شەپۆلی سەرکوت و دەست بەسەرکردنی هاوڵاتیان لە ئێران. هاوکات لەگەڵ زیادبوونی گوشارە ئەمنیەکان لە شارە جیاجیەکان ئێران، راپۆرتەکان باز لە دەست بەسەرکردنی چەندین هاوڵاتی بەردەوامی بێدەنگی لە چارەنووسی خوێندکارێکی دەست بەسەرکرا و هەڵس و کەوتی تند و تیژانە لەگەڵ باوکێکی دادخواز دەکەن. لە شارەکانی نەخەدە و مەهاباد دوو هاوڵاتی بەناوەکانی کاوە عەبدوڵڵا زادە و ئاوەت سەرگوڵی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکراون. تا ئێستاش زانیاریی ورد لەسەر تۆمەتەکان و شوێنی ڕاگررتنی ئەم کەسانە بڵاو نەکراوەتەوە. هاوکات با تێپەڕبوونی نزیکەی 4 هەفتە بەسەر دەست بەسەرکردنی پەرنیان خودابەخشی خوێندکاری ئەندازیاری زانکۆی شەریف هێشتا هیچ زانیاریەک لەسەر بارودۆخ و شوێنی ڕاگررتنی لەبەردەستدانیە. لە هەواڵێکی تریشدا ئیسماعیل شوکری باوکی دادخواز پێهێر شوکری یەکێک لە گیان بەخەتکردوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانبار لە کاتی ئامادەبوونی لەسەر مەزاری کوڕەکەی بە توندوتیژی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. لەلایەکی ترەوە بەڕێوەبرایەتی گشتی هەواڵگری لە یەزد هەواڵی دەست بەسەرکردنی ژنێکی بەهایی تەمەن 36 ساڵی ڕاگەیاندووە و تۆمەتەکەشی بە هەوڵدان دژی ئاسایش ناوبردووە. بارکەوتنی زیانی بەرفراوان بە ژێرخانەکانی ئاو و کارەبای ئێران. وەزیری وزە لە کابینەی مەسعود پزیشکیان ڕۆژی یەکشەمە دوی خاکەلێوە ڕایگەیان کە ژێرخانە هەستیارەکانی ئاو و کارەبای وڵات بەهۆی هێرشە سەربازی و سێبەرەکانی واتە سایبەریەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل تووشی زیانی قورس بوونەتەوە. وەزیری وزەی ڕژێم ئەم هێرشانەی با تیرۆریستی و سایبەری وەسف کردووە و تووتێتی کە دەیان دامەزراوەی پەیوەندیدار بە گواستنەوە و پاڵاوتنی ئاو کراونەتە ئامانج. بەوتەی ئەو ئەم هێرشانە بوونەتە هۆی وێرانبوونی بەشێک لە تۆڕەکانی دابینکردنی ئاو لە ناوچە جیاجیەکانی وڵات، دۆخێک کە دەتوانێت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک هەبێت، لە دەستڕاگەیشتن بە ئاوی خواردنەوە تا دابینکردنی کارەبا. کۆبنەوەی ئێرانیانی ئازادیخواز لە کۆڵن دژی کوشتار و سەرکوت لە ئێران. ئەکسیۆنی شەممەی ناڕزایەتیەکان لە شاری کۆڵن لە وەڵامی بانگەوازی کەمپینی ئازادی کرێکاران و چالاکانی مافی مرۆڤی ئێران بەڕێوەچوو. لەو کۆبنەوەیەدا کۆمەڵێک لە چالاکانی سیاسی و مەدەنی بە ئامادەبوونیان لە شەقامەکان هاوسۆزی خۆیان بۆ خەباتی گەلی ئێران دەربڕی. بەشداربوانی کۆبوونەوەکە جەختیان لەسەر پێویستی فراوانکردنی ئاو پشتی نێودەوڵەتی بۆ پشتگیریکردن لە خەڵکی ئێران کردەوە. هەروەها بەلای بەرچاوگرتنی باری سەرکوت لە ناوخۆی وڵات داوای ئازادکردنی دەستبەجێ و بێمەرجی هەموو زیندانیانی سیاسی و هەروەها ڕاگرتنی سزاکانی لە سێدارەدان کرد. پێنجەمین ساڵی قەدەغەکردنی خوێندنی کچان لە ئەفغانستان.
لەگەڵ هاتنی بەهار و دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن لە ئەفغانستان ملوێنان کەچ بۆ پێنجەمین ساڵی یەک لە دوای یەک هێشتا لە مافی سەرەتایی خوێندن بێبەشن. بە پێڕاپۆرتەکان 1645 ڕۆژ بەسەر ئەو کاتەوە تێدەپەڕێت کە دەرگای قوتابخانە ناوەندی و ئامادەیەکان بەڕووی کچانی سەر و 12 ساڵدا داخراون. ئەم بێبەشکردنە درێژخایەنە تەنها پێشێلکردنی ئاشکرای مافی خوێندن نییە، بەڵکو بەشێکە لە پێکهاتیکی سەرکوتکاری بەرفراوان دژی ژنان لە ئەفغانستان. بێدەنگی دامەزراوە نێودەوڵەتیەکان و میدیا جیهانیەکانیش لە بەرامبەر ئەم ئاپاردایتە ڕەگەزیە ڕەخنەی چالاکانی مافی ژنان و بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکانی لێکەوتوتەوە. پەرەسەندنی کوژرا و برینداربوونی هێزە ئەمریکیەکان لە شەڕ لەگەڵ ئێراندا. راپۆرتەکان لە زمان پەرستارێکی ئەمریکایی دانیشتووی وڵاتی ئەڵمانەوە باز لەوە دەکەن کە ژمارەی کوژرا و بریندارانی هێزەکانی ویلایەتە یەکگرتووەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر زیاترە لەو ئامارە فەرمیانەی کە ڕایانگەیاندون. ئەم پەرستارە کە ناسنامەکەی ئاشکرا نەکراوە جەختی کردوێتەوە کە قەبارەی گواستنەوەی بریندارەکان بۆ ناوەندە تەندروستیەکان نیشاندەری جیاوازیەکی جدی نێوان ڕاستی مەیدانی و گێڕانەوە فەرمیەکانە. بەوتەی ئەو زۆرێک لە حاڵەتەکان یان لە ئامارە گشتیەکاندا ڕنگ نادەنەوە یان لە سووڕی زانیاری گەیاندنی سەربازیدا دەشاردرێنەوە. بەڵام بەڵگەکان ئاماژە بەوە دەکەن کە سەدان کەس بریندار بوون و پێدەچێت ژمارەیەکی بەرچاوی کوژاوەکانیش هەرگیز بەڕوونی ڕانەگەیەندرێت. کەوتنە خوارەوەی کوشندەی هێلیکۆپتەرێکی سەربازی قەتەر. بەهۆی کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەرێکی سەربازی سەر بە قەتەر لە کاتی مەشقێکی سەربازی هاوبەش لەگەڵ تورکیا 7 کەس لە سەربازان و کەرمەندانی تەکنیکی گیانیان لەدەستدا. لەو ڕووداوەدا 4 سەربازی قەتەری ئەندامێکی هێزا و بەشەکانی قەتەر و تورکیا و 2 تەکنیکاری سەر بە کۆمپانیای ئەسێلسان گیانیان لەدەستداوە. وەزارەتی ناوخۆی قەتەریش پشتڕاستی کردوێتەوە کە لە کاتی ڕووداوەکە 7 کەس لە نێو هەلیکۆپتەرەکەدا بوون. بە پێڕاپۆرتی کەناڵی جەزیرە بەرپرسانی بەرگری هەردوو وڵات ڕایانگەیاندووە کە هەلیکۆپتەرەکە بەهۆی کێشەی تەکنیکی کەوتەتە خوارەوە و ڕووداوەکە لە کاتی ئەرکێکی ئاساییدا بووە. فراوانبوونی دەسەڵاتی سەربازی ئیسرائیل لە باشووری سووریا دوایین هەوڵ. راپۆرتەکان باز لە پێشڕەوی هێزەکانی ئیسرائیل لە باشووری سووریا و دروستکردنی سایتێکی سەربازی نوێ لە دەوروبەری ڕۆژئاوای دەرعا دەکەن. بە پێڕاپۆرتە بڵاوکراوەکان سوپای ئیسرائیل بە دروستکردنی بنکەیەکی سەربازی نوێ و دانانی پەرژینی پێشکەوتوو لە دەوروبەری ڕۆژاوای دەرعا کۆنتڕۆڵی خۆی بەسەر بەشێکی زۆرتر لە زەویەکانی باشووری سووریا فراوانتر کردووە. ئەم هەنگاوە وەک هەوڵێک بۆ دروستکردنی پێشینەیەکی ئەمنی لە نزیک سنوور داگیرکراوەکان لێک دەدرێتەوە. سەرچاوە ناوخۆیەکان ڕایانگەیاندووە کە ئەم جم و جۆڵە سەربازیانە لەگەڵ جێگیرکردنی کەرەستەی چاودێری و بەهێزکردنی سنگەرە بەرگریەکان بووە و بەرەبەرە بووەتە هۆی گۆڕانی بارودۆخی مەیدانی لەو ناوچەیەدا. بنەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەمەم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.